ئەو کەناڵانە هانی ئەو تیرۆرستانە دەدەن بەداخەوە ساڵانێکە کوردیان کردووە بە دڕندە لە ڕاگەیاندەکانیان هانی شەقامی عەرەبی دەدەن و بەشدارن لە تاوانەکان چونکە بە پێی یاسای عێراقی ئەوانە هەر کەسێکاندان بۆ کوشتن بکە بۆ تاوان بکە هاوبەشە بۆیە داوا دەکەین لە دەسەڵات دادوەرانی بەڕێز ئەو کەناڵانە دابخرێن کەناڵێک کە بە ئەتەچێتی ڕاگەاندن هەڵنەستێ سوودی بۆ خەڵک نەبێ بەو گشتی نەبێ ڕاستیەکان دەرنەخاو بە پێچەوانەوە ژەهر بڕێژێ ئەوە کەناڵێکە وامان نیشان دەدا ئێمە گورجین ئەوان مەڕن کەچی ئەوان پەلامارمان دەدەن لە ناو خاچی خۆمان ماڵی خۆمان تەنانەت ئەو دوو ڕۆژ لەمەوبەر ئەو منداڵانەی لە نەخۆشخانەی کۆبانێ بەهۆی نەمانی ئۆکسجینەوە ژیانیان لەدەستدا ئەو کەناڵانە هانی ئەو تیرۆرستانە دەدەن شۆفێنیەکان دەدەن دەبی وشار بین تیری دوژمنان ڕاگرین ژەهرەکانیان بنبڕ بکەین بە یەکریزیمان بە پشتیوانی خوا بەرەو لووتکەی نیشتیمان پەروەری هەموو هەڵگاو بنێن داوا لە پەروەردە دەکەم ڕاگەیاندنەکان پیاوانی ئاینی ئەوانەی کە لە ڕابردوو بەرنامەکانتاندا ڕێشت و دەرکەوت لە سەتاسەد هەڵەن برایەتی وانەبوو برایەتیان ناوێ ئێمەیان کردووە بە دڕندە ڕاگەیاندنەکان تکایە چاودێری کەناڵە ڕاگەیاندنەکانی دوژمنوان و نەیاران بکەن بەسە ململانێ چونکە ئێمە خاوەنی شارستانێتی بووین خاوەنی خاچی خۆمان بووین ئەوان لە بیابانەکانەوە هاتنە ناو ماڵمان خاکمان بە کوشتن و بڕین هێشتان ئەوان خۆیان بە خاوەن مافدادن.